بەردەوامەبی هەچینە لای تەوەرێکی تری بەرنامەکەمان کە ئەویش قسەکردنە لەسەر بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد. زانین بۆچی گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بەهێز بێت و لەم هەڵبژارنەیە بۆ گرنگە هەمومان دەنگ بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانی بین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕست شاسوارەمین کاندیدی ژمارە سی لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانیمان کردووە بانەکە لە ئەستۆدیۆ لەگەڵمانە. کاک شاسوار زۆر بەخێر بێت. زۆر سوپاس کاکوەسار ساراخان زۆر سوپاسدانە. پێشەوە حەزەکەم پێش پرسیارەکە خۆشت جەنابیشت باسێکی بیۆگرافیەکی کورتی خۆت و ژمارەکەت و لیستەکەت بکە و دواتر بچینە سەر پرسیارەکە. من شاسوارەمین جەلال ناسراوم بە سوارەی شەهیدارام کاندیدی ژمارە سی لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک شاسوارانی هەمومان هەموو کوردێک جەناب و بنەماڵەکەی جەنابتەنە ئەزانێت و ئەناسەی چێەوە لە چه خانەوادە و لە چه بنەماڵەیەکی. بۆچی گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بەهێز بێت لە بەغدایە؟ هۆکارەکەی چییە؟ کاکوەسار بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی زۆر پێویستیەکی ئەم مەرحەلەیە. ئێمە بەڕاستی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی و بە گشتیش وەکو کورد ئێمە پێگەیەکی دێرینمان هەیە لە ناو بەغا. ئێمە چۆنەڵی ئەگەر تۆزێ وردەکاری تیا بکەین ئێمە عمقی قەومیمان لە ناو بەغا سەرچاوە ئاگرێتەوانە. ئەمە هەر لە دێر زەمانەوەیە هی ئیستانی هاتوانم بڵێم لەگەڵ دروستبوونی بەغا ئەو باگراوندەمان هەیە با بڵینە و عمقەمان هەیە لە ناو بەغا. ئەجا دائیمەن هەموو جارێکی ژێمە ئیسیفادەمان لەمە کردووە. شتێکی خۆشم ئێستا بەبیر هاتەوانێ هەر لەسەر و بابەتەکە باسێ کرد. ساڵی 91 دوای ڕاپەڕین کە ڕوویە وەکو باسکرا ئەو کاتە لە 91 سەدام هاتە سەرەوەی کە بێدانیشە هەرچی عایلەیەکی کورد هەیە لە بەغا هەمووی بنێرێتەوە بۆ هەرێمی کوردستان. داوای کرده بوو سەرژمێریەکی کوردەکان بکەن هەر لە ناو بەغا کە سەرژمێریەکەیان بۆ بردبووە و کاتەوە بزانم بەغا نفوسی 5 میلیۆنێگە بوو کە هینەکەیان بۆ بردبووانە سیریان کرده بوو 1 میلیۆن عایلەی تایە. کتوبیانجا خۆنیوەی بەغا چوەڵە بێ دەستکاری بکەن هێشتی بوویانەوە. مەبەستەکەم لەوەوە هێنایەوانە کە عمقێکی قەومی استراتیجیمان هەیە ئێمە لە ناو بەغا دائیمەن و دائیمەنیش ئەو پێگەیەمان پاراستووە. ئەیتر جاری وا هەبووە لە ڕێگای شۆڕشەوە بوو بێ و کە دژی بوو بین جاری ژوا هەبووە کە بە دۆستایەتی و بە عیلاقات هەمان بووە. لەبەرەوە ئێمە هەر پێویستمان پێهێتی پێویستیشمان پێ دەنگ بین. ئەفزارەخان ببوورە کە پێم بڕێکاک شاسوان لە ئێستادا تەواوی حیزبەکان بانگەشە ئەکەن بۆی کە خەڵکی کوردستان دەنگیان پێبن و تا چەند گرنگە تەواوی خەڵکی ئەو نوێنەرە گرنگەی کە هەمیشە هەوڵ ئەیە بۆ مافەکانی خەڵکی کوردستان بە تایبەتێکی نیشتیمانی کوردستان کە سەرۆکەکەی سەرۆک باوڵ هەمیشە هەوڵ ئەیە بۆ خەڵکەکەی و هەمیشە یەکەم کەسەکە چارەسەری تەواوی کێشەکانەکە لە بەغدا تا چەند گرنگە خەڵک ئەمە ببینێت و ئەم هەلە لە دەست نەیە. ئێمە هەموو جارێگەڵین ئەم هەڵبژارنانەمان چارە نووسازە هەموو جارێکم قسەیەکەین بەڕاستی یعنی وەکو باوی لێ هاتووە ئەم قسەکردن بەڵام ئەمەیان فەرقی هەیە ئەمەیان بەڕاستی گرنگە. ئێمە خۆمان لەم فترەی لە 2014ەوە بە تایبەتی لە حاڵەتێکی غێر طبیعیە ژیاوین لە عیلاقاتمان لەگەڵ بەغا وەکو ئەزادن هەموو ڕۆژێک کێشە و گرفتمان هێماڵێ لەم خۆمان وەکو خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان توانیومانە ئەو دەستورە باشە بنووسرێتەوە کە بۆ عێراق بەکار هاتووە بەڵام کێشەمان بۆ دروست بوو و ئەو ژیانە طبیعی کە پێویستە ئێمە لە سایە ئەو دەستورە بژینتیایە وان دەرنەچووە هەتاکو ئیستا کە ئیستا ئێمە باسیەوەکەین ئەڵین پێگەمان بەهێز بێت لە بەغا ئەمە دروشمێکە ئەتوانرێت جێبەجێ بکرێ. ئەمە کارێکی زۆر ئاسانە ئەکەوێتەوە سەر هاوڵاتیانیش خۆیان ماشەڵڵا هەموو زیرەکەن بەخواکەوێتە سەر تەحلیلی سیاسی هەر هەمووی سیاست مەدارێکە بۆ خۆی. ئەزانێ ئێستا حالیەن وەزعەکە لە چیایە و پێویستی بەچی هەیە. ئێمە لە بەغا پێویستمان بەوە هەیە کە بە تەواوەتی کورد هێزێک بێ بتوانێ
بتوانێت تەسیر بکات لەسەر سیاسەتی عێراقی. ڕاستە ئێمە دۆستایەتیمان هەیە، مامجەلال بەڕەحمەت بێ کاتی خۆی دۆستایەتێکی زۆری لەگەڵ هەموو لایەکە هەبوو. ئێستا سەرۆک باڤڵیش بامان شێوە عیلاقاتێکی فراوانی هەیە، زۆر جار تەدەخول ئەکا، بەڵام ئەمە پێویستی بە پاڵپشتی و پشتیوانی خەڵک هەیە، خەڵکیش دەبێت بزانە کە چ لایەنێک هەیە ئەو دەعماکە ئەو پشتیوانی لێ. ئێمە لە بەغا پێویستمان بەوە هەیە کە سەپۆرتی ئەو تیمەی کە ئەینێرینە ئەوێ سەپۆرتی سیاسەتەکان بکە. جا دروشمەکانیشمانە مۆجبەیە زۆر ئاسانە و هیچ بەڵێنێکی ئەوەنە قورسیتیانی هەمومان ئەوەیە کە بتوانین ئەو پێگەیەمان لە بەغا بپارێزین و بتوانین بەهێزتریکەیش. بەبوورە کۆسار ئەمە لایەنی خەڵکی و باس ماڵەوە کرد کە خەڵک پێویستە پشتیوانی بکە تا چەند گرنگە لایەنەکانی تریش پاڵپشتی ئەم حیزبە بکەن، چونکە خۆتەزانی هەم وەک باسمان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کێشەکان چارەسەرەکە و بەشێکی تریش لەوانەیە ئەم کێشەیان دروست کرد بێ. لایەنەکانی تر تا چەند گرنگە پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن وەکو لایەنێکی نەتەوەیی. وەکو مەسەلەن نەتەوایەتیەکان قسەکانی جەنابە زۆر ڕاستە. ئێمە لە بەغا چەند جار بینی ومانە لە پەرلەمانی بەغا چەند لایەنە کوردیەکان دوور ببن لە یەکتری و قسە بکەن کە یەتە سەر مەسایلە مەسیریەکان و ئەوانەی کە بەڕاستی مهمە هەمووی ئەبێ بەیەک. اینجا مەبەستم لە سوالەکەی جەنابتە کە لایەنە کوردستانیەکانی تر ئێمە لە بەغا پێویستمان بەوە هەیە بەڕاستی برادران من نایشارمەوە پێویستمان پێێتی ئێمە وەکو کورد مەعاملە بکەین لەوێ ببورن مەسەلە نەتەوایەتیەکانمان لە پێش هەموو شتێکەوەیە، چونکە کە یەتە سەر عقوبەیان کە بەغایە دانیشە مەسەحەت بە بەسیترین نمونە مەسەلەی موچەیە. تۆ ئەگەر لایەنێکی محەددیش عقوبە بە بەڵام لە پاڵیا یەکێتیش عقوبەکەی خواردووە، یعنی ئەو نایخوێنێتەوە مەچێەوە چێە. لەبەرەوەمە پێویستمان بەوە هەیە کە بەڕاستی هەموو لایەنەکان لە بەغدا یەک دەست بن لەو مەسایلان، چونکە مەسایلەکە مەسەلەیەکی نەتەوایەتی و ڕەبتی بە هیچ شتێکەوە نییە. ئێمە مافە نەتەوایەتیەکانیشمان خۆشبەختانە کەمترینی مافە نەتەوایەتیەکانمان لە دەستورە چەسپێنراوە، بەس جێبەجێکردنی ماوە. ئەوەش بە کەسانی وەکو ئێوە کە ئیشەڵا بچنە ئەو شوێنە. جا ئەزانی زۆر ماندوون ئەماوێ بەڕاستی ماندوون زۆر هیلاکن زۆر هیلاکە ناکەین. ئەمێ پێم بڵیت ئەگەر ئینشاڵڵا چیتە بەغا کار و بەرنامە و پلانی خۆت وەکو کوڕی شەیدێکی سەرکردە وەکو شاسوار چیە لە ئێمە ئازانی چۆنە ئەوە تۆزە سوالێکی جوانە لەو مەسەلانە. ئێمە بەعام بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیژەکەین. ئەو جێبەجێکردنی ئەو سیاسەتانەیە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و هەرێمی کوردستان نابێت. وەکو شخصی خۆم من بە حکمەوەی کە لە بواری یاسا زیاتر خۆم مەحامیم و لە مەحاماتە ئیژەکەم و یاسادا لەو بوارانە ئێمە من ئەتوانم ینی ئیشی تیا بکەم. ئێستا وەختی نییە و هی مەوزوعەکانی زۆر دوور و درێژە، یعنی فەقەرا دەهێنی بەعزە شتێک هەیە بەسەرماناتیە پەڕیوە هەر جێگای سەرنجە چۆنچوانی مااحتیراماتم بۆ ئەندام پەرلەمانەکانی پێشوو، یعنی جێگای سەرنجن بەعزە فەقەراتێک کەتیە ئەپەڕێت و لە دوایە سەیرەکەی هەمووی لە زدیە مایە. ئێستا وەختی نییە، بەڵام ئەگەر حەزەکان ڕۆژێ ئەمەگە بازەکەم هەتا بەرنازان بەرنامۆشتی تریشە هەیە ئەمڕۆ بەڕەشەکەون بۆ کەرکووکیش وێنێ زام کەرکووک ئێمەیتیانی باشە بۆ خالیش ڕاحەتەکە کاک شاسوار زۆر سپاسکە لە زۆر سپاس بۆ زۆر لەماندود نەکەین لەبەرەوەی بەرنامۆشتی ترتان هەیە. شاسوارەمین کاندیدی ژمارە سی لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانێکە لەگەڵمان. زۆر سپاسانەکەم حەزێتیەوەمە زۆر سپاس. بەڵێ.